ئاگری شەڕەکەی ئەمریکا و چین گەیشتە ناو کارگەی BYD چۆن گەڕی گرت و گومانەکان چی؟ شێخی BYD ئەوە چ لەواتۆ بە گەرمی ئەوڕۆ لە خەرچی کوردستان نەکەم بە هیچ نەوعەشی BYD بکڕم بەو خوا سیر و سەرەتانە ها. ڕکابەریکردنی کۆمپانیایەکی وەک BYD چینی لەگەڵ کۆمپانیایەکی دیکەی گەوری وەک تێسلای ئەمریکی تەنها ڕکابەرێکی ئاسایی نێوان دوو کۆمپانی بازرگانی نییە، بەڵکو ململانێکی سەختی نێوان دوو وڵاتی جلهێزی وەک چین و ئەمریکایە کە ئەم شەڕی ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەڕێوە دەچێت. کچوکراوەی شەڕی ئەو دوو جلهێزەیە و هێشتا شەڕە گەورەکە دەستی پێ نەکردووە، بەڵام شەڕی جلهێزەکان زۆر کات شەڕی ساردە و لایەنە ئابوووریەکانیش دەگرێتەوە. ئەمڕۆ ئاگرێکی گەورە و گوماناوی لە کارگەی سەرەکی BYD چینی کەوتەوە و تا ئێستا هۆکاری ئاگرەکە نازاندرێت و هێندە گەورەشەکە تا ئێستا بە تەواوەتی کۆنتڕۆڵ نەکراوە و لە ئاگرەکەدا هەزاران ئۆتۆمبیل و ڕۆبۆت سوتاون لەگەڵ ملیۆنان پارچە یەدەگ و ڕۆبۆتەکانی دروستکردنیان. لەم گەرمەی ململانێ سیاسی لە نێوان ئەمریکا و چیندا هەیە، یەکسەر گومانەکان بۆ ئەوە دەچن کە ئاگرەکە ئاگرێکی ئاسایی نییە و ڕەنگە دەرەنجامی ڕکابەریە سیاسیەکە بێت کە پڕیشکەکەی تا ناو کارگەکە ڕۆشتووە. کۆمپانیای تێسلای ئەمریکی کە خاوەنەکەی ئیلۆن ماسکە و لە کاتی هەڵبژاردنەکانی ئەمریکادا پاڵپشتی سەرەکی ترەمپ بوو، ماوەی چەند ساڵێکە بەهای پشکەکانی زۆر دابەزیوە تا ڕادەی ئەوەی کە لە سەداسی بەهای پشکەکانی نێزم ببێتەوە. ئەمەش تەنها بەهۆی پێشکەوتنی ڕکابەرە چینیەکەی و خستنە بازاڕی ئۆتۆمبیلی هەرزان لەلایەن BYD-ەوەیە. ئەمە جگەلەوەی فرۆشی کۆمپانیا ئەمریکیەکە تەنها لە ساڵی 2024دا 80 ملیار دۆلار دابەزی و وای کرد هێندەی تر خاوەن پشکەکانی لێ بتەکنەوە. ئەم ئاگرەی کەوتۆتەوە جگە لە زیانەکانی بۆ کۆمپانیاکە، زیانی ڕاست و خۆش بە بەکاربارانی ئۆتۆمبیل لە چینیە دەگەێنێت. ئەمەش بەهۆی ئەوەی تەنانەت پێشتریش نرخی پارچی یەدەکی زۆر بەرز بوو، ئێستا بەهۆی سووتانی کارگەکەوە هێندەی تریش بەرز دەبێتەوە و ئەمەش لە لایەشی دیکەوە وا دەکات نرخی ئۆتۆمبیلەکانیشی لە بازاڕدا داببەزێت.